لەژێر دروشمی سەرکەوتنەکانی پێشمەرگە زامنی سربەخۆبوونە زانکۆی سڵاحەددین ئاهەنگی خولی 35مینی دەرچوانی ئەنجامدا کە تیایدا بڕوانامە بەسەر 3964 خوێندکاری دەرچوو بەخشرا. لەو هەوڵماندووبوونەکەیەک لە ئاواتەکانمان هاتە دی ئەوڕۆکە کە دەرچوونمان بوو لە کۆلێژی بنیات بە هیوادارم قوتابیان چاوەڕوانی ئەوە نەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان دایان بمەزرێنی و بتوانن لەو ماوەی ئەو چەند ساڵێک کە لە کۆلیژەکان دەخوێنن بتوانن توانە بەهرە بەتوانە و بەهرەکانی خۆیان بدەن. کەرتی تایبەت کە ئیش و کارێک بۆ قوتابیان بدۆزێتەوە کە چەندەها ساڵە هیچ کار و کاس بەیەکیان نییە. ئەم وێنەیە بە بۆنەی تەوابوونی ژیانی خوێندکاریانەوەیە. ئەوان دڵخۆش دیارن بەڵام پێناچێت دڵخۆشەکەیان بەردەوام بێت چونکە چاوەڕوانی دامەزراندنن. وەزارەتی خوێندنی باڵا بتوانن هەڵی کارە بۆ قوتابیانی دەرچووی زانکۆ دابین بکەن و بتوانن لە شوێنیان بکەنەوە لە کەرتی تایبەتەکان. ئینشاءالله وەکو ئەوانەی پێش خۆمان لە ماڵەوە دانانیشین. هیچ دڵخۆش نیم بەوەی کە ئاهەنگی دەرچوونمە لەبەر ئەوەی ئێمە 4 ساڵ زانکۆمان خوێند سیستەمێکی باشمان نەبوو سیستەمێک نەبوو کە ئێمە بتوانین سوودی لێوە بگرین. زانکۆی سڵاحەددین لە 90 بەشی زانستی و 14 کۆلیژ پێک دێت. لە ماوەی 35 ساڵدا 75,000 خوێندکاری لە خوێندنی بەکالۆرس پێگەیاندووە. ئێستاش نزیکەی 25,000 خوێندکار لە خوێندنی بەکالۆرس دەخوێنن. لە ئاهەنگەکە پەیامی سەرۆکی هەرێم لەلایەن سەرۆکی زانکۆی سڵاحەددین خوێندرایەوە. جێگەی شانازیە ئەم ڕۆژمارەیەک لە قوتابیانی خۆشەویستی زانکۆی سڵاحەددین بڕوانامەی دەرچوونیان بە سەرکەوتووی وەرگرتووە. خۆیان بۆ قۆناغی هەوڵدان و خزمەتکردنی وڵاتەکەیان ئامادە کردووە. بەم بۆنەوە گەرمترین پیرۆزبایی خۆم ئاراستەی قوتابیانی دەرچووی ئەم خولە دەکەم. سڵاو ئەی زانکۆ بە هەیبەتەکەی کوردستان. جگە لەو خوێندکارانە زانکۆی سڵاحەددین نزیکەی 500 خوێندکاری ماستەر و زیاتر لە 50 خوێندکاری دکتۆرای هەیە لەگەڵ 2000 مامۆستا لەوانەش 101یان نازنایی پرۆفیسۆریان هەیە. پێدەچێت سەرەتا و کۆتایی ئاهەنگی خوێندکارانی زانکۆی سڵاحەددین هەر ئەمڕۆ بێت چونکە ئەوان نە ئومێدیان بە حکوومەتە و نەکەرتی تایبەت سیدا لەشکری ڕوودا و هەولێر.